سلام سڵاوتان لەبێ و کاتتان باش من محەممەد محمودم لە ستێرکەوە بەرنمەیەکی نوێی سەرنجتان پێشکەش دەکەم بەڕێزانم بەرنمەی سەرنجی ئەم شەومان بۆ قسەکردنە لەسەر ڕیفراندۆم و لێکەوتە و بەرەنجامەکانی ڕیفراندۆم 4 ساڵ بەر لە ئێستا لە هەرێمی کوردستان وەتە باشووری کوردستان ڕیفراندۆمێک ئەنجام درا بە سەرکردایەتی زۆرینەی لایەنە سیاسەکانی باشووری کوردستان و بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان ئەم ڕیفراندۆمە کە ئەو کات بەرپرسانی باڵای دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان تەبەنیان کردووە پیان وابوو کە دەوڵەت ڕائگەێنن بەڵام بۆ ئەم دەوڵەتە ڕانەگەێنرا بۆ ئێستا لە دوای 4 ساڵ ئێمە بەرەنجامی ئەو ڕیفراندۆمە بە شکست ئاماژە پێەکەین و شکستەکانی ئەبینین ئێستا کێ بەرپرسە لە ئەنجامدانی ئەو شکستانی کە بەسەر هەم باشووری کوردستان و هەم سیستەمی سیاسی باشووری کوردستان و کۆی دەسەڵاتەکەی دادێ ئێمە ئەتوانین بڵێن بە ڕیفراندۆم بڵێن بڵێ تەواو شکستی هێنا و ئەوەی کە کرا لە بەرامبەر هەرێمی کوردستان چاڵێک بوو هەرێمی کوردستان و پێگەی کوردی لە بەتایبەت باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستانی بۆ دانرا بۆ پێی کە لەو کاتی کە ڕیفراندۆم ئەنجامدرا پێگەی کورد پێگەیەکی زۆر باشی هەبوو هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی سەربازیەوە بەتایبەت لە باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان سەروەختی ئەنجامدانی ڕیفراندۆم ئازادکردنی شاری ڕقەی پایتەختی دەوڵەتی ئیسلامی داعش بوو بەڵام بۆ ئێستا ئێمە وابی بینین کە هەرێمی کوردستان و سیستەمەکەی هەم وابەستێ بە دەوڵەتی عێراق و هەم لە بەرامبەر سیستەمی عێراقی و دەسەڵاتدارانی عێراقی شکست خواردووە و بێهێز بووە من کۆی ئەم باسە بە میواندا مامۆستا دووبارە بەخێر هاتی سوپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەکەم جیاواز دەوەی ئەمێ سەرنجی بەڕێز بزانم لەسەر کۆی بابەتی ڕیفراندۆم ئەمێ بزانم لەسەر وەختی ڕیفراندۆم بۆ زۆرینەی بەرپرسانی سیاسی لە هەرێمی کوردستان و دەسەڵاتداران و بەتایبەت خۆدی بارزانیش ئەوە بووکە ئەوان سربەخۆی ڕائگەێنن و ڕیفراندۆم ئەکەن بۆ سربەخۆیی بەڵام دوای 4 ساڵ ئێستا پارتی دیموکراتی کوردستان و مەسعود بارزانی ینی بەو پێی کە ئێستا ئێمە بین لە بانگەشەی هەڵبژاردننی ئێستەیە هەتا ئەتوانن جێپەی خۆیان قایمەکەن لە عێراقا ئەین دوای 4 ساڵ گەڕانەوە بۆ عێراق ئەمە پێمانەڵێ چی ینی ئەمە پێمانەڵێ کە ئەم سەرکردانە پلانی استراتیژیان نیە بۆ ئایندەی خۆیان و بۆ ئایندەی هەرێمەکەش کە ئەوان دەسەڵاتداری تەواونتە وڵا زۆر سپاس بۆ ئێوە بۆ مامۆستا و بۆ بینەرانی بەڕێز ڕێزم هەیە بۆتان حقیقەتەوەیە کە ئێمە دەبێت لە پێشدا بزانین چەمکی ڕێفراندۆم بۆ بەکاردێ بۆچی ڕێنی چێ چەمکێکی مەسەرەن سەردەمی فۆدالێ سەردەمی خێڵەچێ یا چەمکێکی کە تایبەتە بە دموکراسی و بە بنەماکانی ڕێی مخالف و ڕێی موافق ئەگەر بینی لەسەرەوە ئەوە بکەین حقیقەتەوەیە کە ئێمە ڕێفراندۆمان لە وەختێکی زۆر بێمەعنا لە کاتێکی زۆر نامناسب کرد و ئەرس پێویست نەبوو ڕێفراندۆم کاتێک دەکرێت کە لە وڵاتێکی وەکو کانەدایە دوو نەتەوەن کە ڕێنەسانسیان دیوە کە پێشکەوتنەکانی قۆناغی کۆمەڵایەتیان بخۆیانەوە دیوە دیموکراسیان تێپەڕ کردووە مافی ژنیان تێپەڕ کردووە و مافی نەتەوەکانیان تێپەڕ کردووە دێن دەڵێن کاکە من ئەو ئازادن پێتان خۆشە لە وڵاتێکی گەورەی وەکو کانەدایە بژین یا ئەوەی کە لە سکۆتلەندێ یا لە وێڵزێ یا لە ئینگلند لە ئینگلیسێ ئەوانە سوێسواردانە وڵاتن کە پێکەوە دەژین بەڵام هەمویان دموکراتن هەمویان بڕوایان بە دیموکراسی بڕوایان بە ئەوەیە کە دەبێت ڕێی موافق و مخالفە بێت ئەمن لێرە زۆرم پێسەیرە یعنی بەداخەوە کە میلەتی کورد تووشی ئەم جورە سیاست مەدارانە بوو هەموو داڕشتنی ئەوانە وەکوەوەی کە چۆن وڵاتانێک کە استراتیژیان هەیە کە قوڵایی استراتیژیان هەیە دادنیشن لە ئەنیستیتۆکان لە سینگ تانکەکاندا دێنن استراتیژی 10 ساڵ و 20 ساڵ و 30 ساڵی خۆیاندا دەڕێژن بەڕاستی کاک محەممەدی ئێمە هەمووی ئەشواییە لەسەر میزاجە ئەم پێت دەڵم ئەوەی کە ڕێفراندۆم کرا لەسەر میزاج بوو ئەگەر هاتپایە بووە بۆی پرسیارە بکەم کە ئەڵێ ئەمریکا لە هەرێمی کوردستان و سەرکرداری سیاسی کوردی بەپی میزاجی کات ینی ئەمە ئەوان پێڵێ کە مەسعود بارزانی کە لەو کات ئەیوت ئەگەر سربەخۆی سەری نەگرت ئەو بڵێن ئەم کابرا هیچ نازانێت سواری سەری خۆی بووە ئەمە ئەم قسەیە کە سەرکردەیەکی سیاسی بیکە لە کاتێکا کە پێگەی زۆر بەهێزە
ئەمە لە بێ ئاگایی ئیکا ئەمە بێگومان پشگیری وڵاتانێکی لە پشتەوە بوو هیچی بەسەوە نیە زانی چۆنە زۆر سات دەبا شاخ و باڵ لە سەرکردەی خۆمان نەنی بڕوان پێ بکە تا میلەت نەچێتە ناو قوڵایی کەسایەتی و سایکۆلۆژی سەرکردەکان نازانێت کە با بەوانە سووکن ئەوانە ئەوە نین کە لە دوورەوە هێمایەک لە ناو خەڵکدا دروست بووە کاتێک دەچیدە ناو قوڵایانەوە کاتێک لە نزیکەوە دایان بینی هەستان و دانیشتیان دەبینی ئەوجار دەزانی کە بابە ئەوان ئەو دێ و فریشتە و شتە سەیر و عەجایبە نییە کە لە ناو مخ و مێشک و فانتاسیای کۆمەڵانی خەڵک یا گەنجێکی کووردا دروست بووە نا ئەگەر تۆ لە حقیقەت پرسی ئەمە عوقدەیەکی شەخسی بوو ئەمە دەبوو مەسعود بارزانی ئەمە بکا بە جۆرێک لە جۆرەکان بیکاتە سەرکەوتنێک بۆ خۆی حقیقەتێکەیە ئێمە چەند سەرکردەی ئیسلا بڵێ کاریزماتیکمانە بۆ لە کووردا هیچیان نەبوون بە ماندێلا هیچیشان نەبوو بە ماڵستۆنگیش تەنانەت هیچیشان نەبوون بە غاندی تەنانەت وەنیە کەوابێت ئەمە بەهۆی ئەو هەموو مستەشارە زەبەلاحی لە شکرێکیان مستەشار لە دەورەکە پرس بە هیچیان ناکەن تەنیا و تەنیا لە دەوریان دانیشتونەوەانە ئەوە زەمانی سەفەویەکان و قاجارەکان لە دەرباری ئەو پادشایانەدا ئەم جوورە خەڵکە پێیان دەکتون مەداح ئەو مەداحانە ئیشیان هیچ نەبوو مەداح ئیشی ئەو بکە بە پادشا هەڵبڵێ بە مەلیک هەڵبڵێ تەنانەت پیسایەکەی دێکو ماشەڵڵا لەو پیسایە جوانە ئاوا بوو مەداح شعری بەسەردا هەڵدەکوت ئێمە بەداخەوە ئێمە لە وڵاتێک نەبووین کە ڕێنەسانسمان گوزەران بێت ئێمە لە وڵاتێکی خێڵەکی ئێستاشی لەگەڵ بێت دوای ڕێفراندۆمەکەژە تۆ بزانە سەرکردە و نەفەری یەکەمی ئەم وڵاتە سەر و خێڵێکە یعنی ئەتۆ ئێستاشی لەگەڵ بێت دەبێت بزانی کە پارتیەکەیەم پارتیم بنەماڵی بارزانانی من ناڵم پارتی دموکرات چونکە فڕی بەسەر دموکراتەوە نیە بەڵام 80 ساڵە بابێک و کوڕێکی سەرکردە بووە سکرتێر بۆ بابەکە مردو کوڕەکە هاتووە ئێستاژەوە قەرارە ئەو بابە بمرێ کوڕێکی دیکە بێت یعنی ئەمەی کەوابێ باز لە ڕێفراندۆم با نەکەین ڕێفراندۆم ئی وڵاتێکە کە دوودانە لایەنی تێدایە سێ لایەنی تێدایە هەمووی بڕوای بە ئازادی بە ئازادی ئەکسەریەت و ئەقەلیەت هەیە بڕوای بە چەمکی دموکراسی هەیە دێنن پرس دەکەن لە کۆمەڵانی خەڵک من و تۆ دوو سەرکردەی کێشەکەمان بۆ یەکلا نابێتەوە تۆ ئی ئەولای منی ئەولا دەی باشە کاکە هەرکمان بڕوامان بە دموکراسی کاکە با پەنا بۆ خەڵک بەرین ئەلێرەدایە کە ڕێفراندۆم جێگای خۆی دەگرێ بەڵام کاکە خۆ دەوڵەت و نەتەوە لە وڵاتەکانی ئێمە و جیرانەکانمان لەسەر ئەساسی دەوڵەت و نەتەوەکەی زمانی ناپلۆن و زمانی شۆڕشی مەزنی فەڕەنسای دروست نەبووە ئێمە لە 1920 دەوڵەت و نەتەوەکان لە لای ئێمە دروست بوون کە هیچی لەسەر بنەمای میلەت و نەتەوە نەبووە ئەمەی 4 ساڵ پێ سەر کرا و لە باشووری کوردستان ناوی لێن لە ڕێفراندۆم ئەمە بۆچی ئەمە تەنیا عوقدەیەکی کەسێکی سەرۆک خێڵ بوو بە نێوی مەسعود بارزانی کە دەیهەویست بە هەر جۆرێکی بێت حتا ئەگەر میلەت هەمووی تەدا بچێت کاکە خۆوە جاری یەکەمی نەبوو ئەوە جاری یەکەمی نەبوو لە 2013 ئێمە هەموو کۆبووینەوە لە هەولێرێک کۆنگەرەی نەتەوەیی بکەین ئەو کات بۆ کۆنگەرەی نەتەوەیی ئاوا باوەشی کردەوە بۆمان هەمومان ئەم بۆ خۆم لێ بووم ئەم کۆنگەرەیە باوەش کرایەوە خوان هەر لە خۆیان جوان بوو لە ئاخر هۆتێلی 5 ئەستێرە و 6 ئەستێرە لە باشترین خواردن نازام لە چی لە هاتو سوێکی ڕاقی هەمووی بۆ ئەوە بوو کە لەو کۆنگەرەیدا نەمەکگیر بین نەمەک چۆرمان کە و لە هەولێرە لە ماڵی ساحب ماڵ ئێمە بە هەموو بە چەپڵا بۆ چونکە ئەم هەڵاوگرمەیە لە پارلەمانی کوردستان دروست ببوو کە ئیتر ئەتۆ سەردەمی سەرۆکایەتی هەرێمت بەسەر چۆ ئەتۆ دەبێ واز بینی دەبێت سەرۆکێکی دیکە دابنین هاتن ئەوەیان دۆزیەوە باشە ئەمە چەند ساڵ بوو نووسبوو کۆنگەرەی نەتەوەیی کە لە زمانی دوکتور قاسملو و عەبدوڵڵا ئۆجەلان و مامجەلال لە شامەوە هەبوو قسەی لەسەرکراوە هەر نەبوو لە ماوەی کەمتر لە 2 مانگ 3 مانگ دروست بۆ بە ئەجەندا بۆ بە هێژمۆنی دەی هەموو جەماعەتی کۆ کردەوە هەموو جەماعەت چوون دەی باوەشێکی ئاوەڵە فەرموو کۆنگەرەی نەتەوەیی دەکەین
کۆنگەرەی نەتەوەی لە ماوەی 24 سعاتدا وەک ئاردی ناو دڕک هەمومانیان بڵاوە پێ کرد بۆ چونکە با پێ دڵم چونکە هەموو بریاریاندا بە تایبەت لایەنی قەندیل بریاری داوکری کاکە ئێمە ئاوا ناکەینە تۆ بکەینە سەرۆک هەمووی بۆ ئەوە بوو ئێستا کە ئێوە بە سەرۆکایەتی هەرێمی من ڕازی نین ئەمن دەمە سەرۆکی چاپارچەی کوردستان ئەمە ئەجێنداکە بوو دەی ئەوانی زۆر ئازایانە کوتیان کاکەمەوەی ناکەین ئێمە سیستمێکمانەیە نیزامێکمانەیە هاوسەرۆکێ فەرموو بەسەر چاو بە ئەمە هاوسەرۆکێکی بۆ تۆ دابنی هەر پێی بە ئیهانە بوو چۆن هاوسەرۆک بۆ من چۆن هاوسەرۆک بۆ من دەی ئەوەیان قبول نەکرد کوتیان بابە ڕاوەستە شەژ مانگ هەموو کەسێک وەکو یەک وەک بەرابەر وەکو مەجلیسی حکومەکەی بەغدایە هەر حیزبەی هەر لایەنەی 6 مانگ با سەرۆکی کۆنگەری نەتەوەی بێ ئەوەشی قبول نەکرد کە دیتی جەماعەتەکەی ئەولا ئەو بۆ خۆی لایەک و لایەکەی دیکە پێیان داگرتۆ و قبولی ناکەن سەرۆکایەتی چوار پارچەی کوردستان بۆ مەسعود بارزانی بێت لە ماوەی 24 سعاتدا هۆتێلیان داخست مەکاتیبیان داخست سیارە چەوە گاراژە هەمومان بڵاو بووینەوە دەرکەی باشە بۆی لە بابەتی ڕێفراندۆ بمێنمەوە یعنی هەندێک پێیان وایە ببوورە کاک بێکمان ئێستا گەڕێمە وڵات بەڵام بەس من پرسیارەش مامۆستا بکەم یعنی هەندێک پێیان وایە سەروەتی ڕێفراندۆم بەهۆی بەهێزی پێگەی کورد لە ڕووی سیاسی و سەربازیەوە ئەمە چاڵێک بوو لەلایەن دەوڵەتانی ئیقلیمیەوە بۆ پێگەی کوردانرا و لە ڕێگەی پارتی دموکراتی کوردستان و خودی مەسعود بارزانیەوە ئەم پلانە چەسپێنرا تا چەند لەگەڵ ئەم بۆچوونەی من لەگەڵ ئەو موچورێ نیم بەڕاستی ئەمن لەگەڵ ئەو موامرەیە نیم یعنی ئەو نەزەریەی موامرەیە کاکە کورد و کرمانجی کابرایەک خۆی کردوتە سەرۆکی کورد ئەم کابرایە نە شایانی سەرۆکایەتی هەرێمە نە لێی دەزانێ نە چوار عاقڵی لە دەوروبەرە ئەرێ کاکە من لەگەڵ ئەو میلەتەی ئەستۆ ئێستا ئەو هەموو زەحمەتتان کێشاوە ئەو خوشکوبرایانە لە پشتی کامێرای منتان بان کردو مامۆستاتان بان کردو دەتانەیە لەگەڵ خەڵک ڕاستیەکەی بڵین وەکو خۆی پێی بڵین خەڵکەکە بەر چاوڕوونێکی بدەینێ یا بمانێ بە دیپلۆماسی و بە قسەی بریقەدار و ئەوانە ئەمن ئاوام ئەمن لە هەموو مقابلەکانمدا ئاوە حەقیقەت ئەوەیە کابرایە کە هەر بۆ خۆی کە کوتی وە بزانە سواری نازەم چی بووە وای نەکوشتێکی حەقیقەت وا بوو ئەو خۆی حەقیقەتی خۆی کوت کاکە ئێمە تووشی کابرایەکی بووین کە بەڕاستی نە سیاسەت مەدارە نە خێڵێکی ئەسیلە بەڕاستی نە ئەوەی کە دڵسۆزی ئەو میلەتە ئەنفال کرا و کیمیاباران کراوەیە کاکە ئەم فقط و فقط ئێستا ئەمن هیچ بەڵگەنیان بۆ قسەکانی خۆم وەرن سیرکەن ئەو میلەتە 6 میلیۆنەوە نیە ئەوە هەڵەبجە ئەوە سلێمانی ئەوە گەرمیان ئەوە دەهۆک ئەوە وەرن بزانن خەڵک چۆن دەژی وەرن بزانن نەوەکانی مەلا مستەفای چۆن دەژین وەرن کاکە هەموویان لە فێرئۆنتر دەژین هەموویان کاکە نە بە سیارەیەک نە بە دەسیارە نە بە ویلایەک نە بە 100 ویلا ڕازین دیت کاکە ئەمە تارەی شەخسیمان هەیە تارەی شەخسیمان هەیە بەڵام کارەبا لەسەر تەلەبە دەکوژێتەوە کورە کاکە ئەمە ناکرێت تۆ سەرۆک بی سەرۆک دەبێت خاچی بێت سەرۆک دەبێت لەگەڵ میلەت بنوێ میلەت لەگەڵ میلەت نان و پەنیر بخوا لەگەڵ میلەت لە خان و قوڕەکاندا بژیت زۆر باشە بۆی بچمە لای مامۆستا عەلی لەم سەروپەندەیە بە کۆی ڕووداوەکان ئاچینەوە سەرێکی ڕووداوەکانی پێشووترەکەی لە ماوەی 4 ساڵی ڕابردووە ئێستا بێگومان ئێمە ئەیبینین زەرمەندی یەکەم لەمە گەل و کووردە پێگەی کووردە بە گشتی لە هەر چوار پارچەی کوردستان و پێگەی کورد بە تایبەتی لە باشووری کوردستان بەو پێی کە ئێمە لە باشووری کوردستان 30 ساڵە جۆرێک لەسەر بەخۆیمان هەیە و ئێستا لە بەرەنجامی سیاسەتی هەڵەی دەسەڵاتی سیاسی وا وردە ئێمە ئاواتە خوازین بۆی کە بچینەوە ژێر ڕەحمەتی ڕژەمێکی عێراقی تەنانەت ئەگەر وەکو ئەوەی کە ڕژەمی باسیش هەندێک کەس پێناسی بۆ ئەکەن کەواتە لەم بێنە بەردەیە ئەبێ هاوڵاتی مووقیفی چۆن بێ لە بەرامبەر دەسەڵاتە سیاسیەکە چونکە ئێستا بانگەشەی سیاسیە بانگەشەی هەڵبژاردنە و بەرپرسانی سیاسی لە هەرێمی کوردستان زۆر بە شانازی و بەرزیەوە ینی بانگەشە بۆ خۆیانەکەن و لە بەرامبەرژە هاوڵاتی ئەڵێ سیر دەکا و نازانێ دەمێک ساڵە کاک محەممەد بڵێ لە ناو کووردا عیبە نەماوە مەمزورم کورد نخبە و ڕۆشنبیر و سیاست مەدارە سەرکردەیە حقیقت ئەوەیە کە کاتێک تۆ ئاش بەتاڵێک کە مامۆستا ساڵت چاچی لە بیرە زیاتر لە 100,000 پێشمەرگە ئەویش لە ساڵانی هەفتە بەو هەموو پول و پارەیەوە یەک جێ جاری ئاش بە تاڵی لێ دەدەن
ئەمە لێرەدا دەبێ بە مامۆستای محەممەدی بڵم کە فەرقی ئاش بەتاڵ و ئەوەی زۆرە ئاش بەتا ئاشەوانەکە دەڵ ئاش بەتاڵە بەڵێ بەڵام لێرەدا ئێمە شکستێکی گەورەمان خوارد ئەو دوانە مقارنەکەی ناکرێ پێکەوە ئاوە بە ئاسانی بکەین حەقیقەت ئەوەیە کە لە ناو ئێمەدا سنوور نییە سنووری عیبە نییە سنووری چاکە نییە سنووری خیانەت نییە ئەخار ئەم دوینە و پێرێ ساڵوەگەری سیوێکی ئاب بوو دەیان جارم دیت دەیان جارم خوێندەوە ئەو مەداحانەی کە ئەمن دەڵێم بە بەژن و باڵای کوڕانی بارزانیدا هەڵدەڵێن دەیان کوش شانازەیە ئەمە هەمومان لە بیرمانە سیویەکی ئاب لە 96ەوە تا چەند ساڵی لێ گوزەراوە ساڵ بە ساڵ ئەوان ئەگە بگەڕێنەوە داوە زۆرتریان پێعیب بوو حتا دایان کورد ئارەزوومان ئێ سیویەکی مانگ لە ئابدا نەبێ هەر ئەو مانگە 30 ڕۆژ بێت ئێستا ئەوەشیان تێپەڕ کرد کە دیتیان عیبە عیب نییە کە دیتیان خەڵک عیبەیان بۆ حیساب ناکە کە دیتیان خەڵک سنووری چاکە و خیانەت خزمەت و خیانەت تێک قڕژاون و لێک جیانابنەوە ئێستا ئیتی وردە وردە دێن سینجان دێن نە پێش بەو پەڕی بێشەرمیەوە بەو پەڕی پڕوویەوە دەڵێت شانازی پێوە دەکەین هەر بە پشتی قسەکەی بەرەز یەکێک لە کەسە دیارەکانی ناوپارتی دموکراتی کوردستان خۆیانی بە ڤیدیۆ قسەی هەیە لەسەرەوەی کاڵێ یعنی خۆ هاوڵاتی ئێمە دەفتەرێکی لانیە لەگەڵ تاریخەکە بۆی ئێمە هەرچی هەڵەیەکمان کرد بینوسێتەوە لای خۆی تۆماری بکە ینی بەڕوونی ئەوواڵێ شتێکی دیکەشان هەیە دەڵێت درۆ بکە درۆ بکە درۆ بکە درۆ بکە ئاخرەکەی کاکە ئەتۆ پێم بڵ بزانم لەو کۆمەڵگایی ئەمڕۆی ئەوان ئاقڵم بە نوعێک ئەمە زۆڵێتی ئاقلەتی نییە بەڵام ئەوان دەزانن سەتا چەندی ئەو کۆمەڵگایە من و مامۆستا ساڵحین کە ئەو مێژۆی دەزانین دەرسەدێکی کەمە بەڵام سەتا هەشتای ئەو گەنجانن کە نازانن ئاش بە تاڵچێ نازانن بەجێشتی قازی محەممەد لە کۆمارەکەی مەهابەت 1946 چیە نازانن کە مەلا مستەفا لە ناو مەجلیسی خۆیدا چۆنی باسی سوکایەتی قازی محەممەدی کردووە ئەوانە نازانن ڕەنگە لە 100 کەسی 2 کەس ئەو جوزئیاتانە بزانێ بۆیە ئەمڕۆ مەکەوتوینە قەیرانێک هەر بۆیەشە ئەو ڕۆکانە بەو پەڕی بێشەرمێەوە مەداحەکانیان دێن ئەمە نامێن ناویان بێنن بەڕاستی چونکە زۆر لەوە سوکترن ئەوانەی کە بە تایبەت لەو تلویزیۆنانە بانجان دەکەن بە ناوی لێکۆڵەڕ و بە ناوی نازانم کادری پێشکەوتوو جا ئەوەندەشیان ئەوەندەش بێشەرمن ناڵێن کادری پێشکەوتوی پارتی دەڵێن مامۆستای زانکۆ کورە کاکە تۆ ئەندامی حیزبی بە ئەندامی حیزبەکەت بڵێدی بۆ دێملتری دەدەی حتا لەوەیدا کە خۆیان بناسێنن لەوەیدا کە خۆیان معرفی بکەن دێنن چاواشەی خەڵک دەکەن دەنووسن مامۆستای زانکۆ ئەتۆ دێ بڵێ کە ئەمن کادرێکی پێشکەوتوو یا دواکەوتوو یا نازانم چی پارتیم بۆی کە بینەر جۆگر بزانێ لەگەڵ چی قسان دەکا حتا ئەوەش ناڵن تەنانەت ئەوەش ناڵن بۆیە ئەمن پێم وابێ ئەوانە ئەو ڕۆکانە هیچیان بەلاهەوەی کە جەنابەت هیچیان بەلاوە گرنگ نییە بۆیە درۆ بکە ئاخرەکەی دەرسەدێکی زۆر کە گەنجن پێگەیشتون نەوەی تازن ئەوانە باوەڕت پێ دەکەن بۆیە دەبێت کاری من و تۆ و مامۆستا ساڵحوانە زۆر گرانە ئێمە دەبێت ماندوو نەبین ئەبە و سەراحەتەی کە ئێستا من دە خزمەت جەنابتاندام و قسە دەکەم دەڵێم ئەوانە نە کوردن نەتای میلەتی کوردیان بەلاوە گرینگە نەسەر بەخۆی میلەتی کوردیان بەلاوە گرینگە دەبێت چاک جۆ بگرن دەبێت بۆیان شیکەمەوە بە زمانێکی سادەی خەڵک هەموو پێم خۆشە کورد بەداخەوە کە دەگاتە نوخبە و ڕۆشنبیر زۆر کزە زۆر لاوازە بۆیە ئێمە دەبێت پێویستیمان بەو تۆژەیەکە ڕۆژ تا چوارێ ڕۆشنگەری بکە ڕۆژ تا چوارێ پێیان بڵێ ئەی هاوار بەستە دایکی نیشتمان بێتە تکایە ئێوە دەست دەیەخەی و میلەتە هەڵگرن لەوەتی ئێوە هەن ئەو میلەتە نەکبەتی ئێوە دەشێشێ بۆیە ئەم پێم وابێ ڕێفراندۆم یەکێک لەو شتانە بوو کە یەکجار بەرەو دواوای بردین لە چی لە مێژووی مۆدێڕندا مامۆستا پێشەوەی بسمەلای مامۆستا ساڵح پێگومان پرسیار دواتر لەبارەی لایەنەکانی دیکەی دەرەوەی پارتی دموکراتی کوردستانەکەم چونکە ئێمە قسەمان لەسەر پارتی دموکراتی کوردستان کرد بۆ پێی کە ئەو سەرۆکاری ڕیفراندۆم بوو بەڵام ئێمە ئەگە بکەڕێنەوە بۆ پێش و دوای ڕیفراندۆمەکە
ئەمەوێ ئێستا بۆ کەسێکی ئاسایی کە ئەگەر بینەری ئێمە بێ بزانێت کە پێش ریفراندۆم پێگەی کورد چۆن بوو و دوای ریفراندۆم پێگەی کورچی لات و بەرە کوێ گەشت و ئێستا لەکوێن ئەگەر ڕوونکردنەوەی کورتم بێت لەسەر بابەتە سپاس دروست ئەوە پێشی پێشومە ئەوە ئەینی ئەوە دێتەوە سە قسەکەی پێشوم کە بەداخەوە بەهۆی بەرژەوەندی زۆر سوچی دۆلار ئەم ڕۆکانەکە ئەمە چوومە ناو جادەی مەولەوی چوومە ناو جادەی سلەیمانی کە ئەو پۆستێر و ئەو ڕسمی کاندیدەکانم دەدیت کورە کاکە ئێمە پارلەمانمان سوو کردووە مامۆستا حکوومەتمان سوو کردووە وەزارەتمان سوو کردووە قەزامان سوو کردووە قەزا بە دەستینەوەیەکی مەلا مستەفای دادوەر هەڵدە سوورێ و دادەوەڕێ دەوە تۆرە چاو لە گیراوەکانی بادینام بکە کوڕەمە سوکایەتێکی سەیر و عەجایبە بۆ قەزای کوردستان بۆ دادگای کوردستان ئەتۆ چۆن بەبێ بەڵگە ئەوە ساڵێکە ئەتۆ ئەوانە دێنی و دەبێ لەبەر چی لایەنگری حیزبێکن دوایدا چ بوو ئەگە تۆ بڕوات بە دموکراسی ئەی کاکە تۆ 60 ساڵان لە خەباتی شاخ میلەتت فریو نەداکە ئەمە بۆ دموکراسی خەبات دەکەین ئەمەیە دموکراسیەکەت کاکە بەڕاستی پێت دەڵم ئێمە دەبێ ئەو ڕۆکانە بگەینە ئەو قەناعەتەی کە ئەوانە نەک لە خزمەت بەرژەوەندی کوردن ئەوانە لە خزمەت تورک لەبەر دۆلارە عەجەم لەبەر دۆلارە هەمووی لە بەرژەوەندی ماڵەیە لە بەرژەوەندی چیرفان تۆ سیر بکە کاکە خۆ زۆر سادەیە ئەتۆ بچی لە سایکۆلۆژی ئەم سەرکردنە ئەو کار بەدەستانەی کە ئەو ڕۆکانە هاوساری ئەو میلەتیان بەدەستە دەمێک بە ئاش بەتاڵیدا دەچێشن دەمێک بە ڕێفراندومیدا دەچێشن دەمێک بە 16 ئۆکتۆبریدا دەچێشن دەمێک نازان بە تورکیا ئەتۆ بڕۆ سیرکە بزانە هەموو حرەکات و سیکەناتیان هەموو حرەکات و ئەتواریان لە خزمەتی چێدایە یا لە خزمەتی ئێراندایە یا لە خزمەتی تورکدایە یا لە خزمەتی عەرەبدایە حەقیقەت ئەوەیە کە ئەو ڕۆکانە پەشێوی مەزن کوتەنی دەبێ ئەو جۆگەلەیە بگۆڕین ئەو جۆگەلەی کە لەسەر و خوێن دەبا دەبێ ئەو جۆگەلەیە بگۆڕین و دەبێت دەست لەو سەرکردانە هەڵگرین دەست لەو حیزبە کلاسیکانە هەڵگرین دەبێ ئەو ڕۆکانە نەوەی تازە نەوەی کە بڕوای بە دموکراسی کە بڕوای بە دموکراسی بێت و نەهێڵێ ئەوانە سیاسەتی بۆ زۆر باشە بێگومان دواتر قسە لەسەر ئەو گۆڕینە ئەکەین ئەو گۆڕانکاریەکەن کە ئەبێ هاوڵاتی کورد دەستی پێ بگا هەر سەبارەت بە شەیدکردنی هەواڵ شکری سەرحات ئەمێ پرسیار بکەم بێگومان جیا لە بەش کۆی ئەو هەواڵانی دیکەش کە لە باشووری کوردستان لە ماوەکانی ڕابردوو شەید کراون و بە جۆرە لە جۆرەکان تیرۆر کراون و ئەوانەشی کە تیرۆری کردوون یعنی شاراونەوەتەوە هەڵیش هاتوون ئەمێ بزانم سەرنجی مامۆستا چیە لەسەر کۆی ئەم پرسە بۆ ئێستا باشووری کوردستان بۆتە جێگەیەک کە دەوڵەتی تورکیا ئومید دەستی ئەگا بە هەموو کوچە گۆڵانێکی و دەستی ئەگا بە هەر کەسێک کە خۆی بێوێ و لە بەرامبەریشدا ئەشارێتەوە و بە ڕێک و پێکترین شێوەش ئەگەێنێتە شوێنی خۆی من لە زیاتی تۆ بەیانمە پرسیارم لە عەلیکی فەقیری بێدەسەڵات نەدەکرد ئەو پرسیارم دەچم بۆ بەرسەری ڕەش ڕێک لەسەری ڕەش لە مەکتەب سیاسی یەکەتیم دەکرد کاکە شوورەیە بۆ کورد عیبە بۆ کورد پارچەیەک لە کوردستان کە لە دێر زەمانەوە ئێمە خەباتجێڕانی ساڵانی زۆر زوو هەمیشە و دایم ئارەزوومان ئەوە بوو یەک ڕووناچی بستێک لە خاچی کوردستان ڕزگار بێت دەبێتە مەشعەل و چرا ڕێنڕەوی هەموو پارچەکانی کوردستان ئەم ڕۆکانە تۆ دەبینی ئەو بودجەیە و ئەو پارە و پولەی کە لە دوای سەدام لە 2003ەوە ڕووی دێرە کردووە لە وڵاتی چووک و ئەردەن خەون و خەیاڵە بەڵام ئێمە بڵامی چمان لێ کردو 4 دانە باڵەخانە و 4 دانە نازانم چی و مەتاری 2 دانە مەتاری ئاوەمان دروست کردو کە ئێستا بۆ خۆمان پێمان شەرمە کە لە چاو مەتاری وڵاتانی جیرانمان بیهێنی پێی بڵین مەتار یعنی ئەمە دەبێ بینی لەوانی پرسی کاکە خۆ ئەو ڕۆکانە لە دنیای پیس و گڵاوی سەرمایه‌داریدا ئەوەی کە قسەی ئەوەڵ و ئاخر دەکا مادەیە ئێ باشە خۆ کورد مادەی پێبڕا کورد مادەی هەبوو ئەمن ئەو ڕۆژانە قسێکم کرد کابراایەک سوو بکتپیکا کە تۆ سوزانی ئەوەندەی هەیە کوتم بڕۆن لە دوکتۆر محمود عوسمانی پرسن ساڵی 1975 کە ئاشبەتاڵێک کرا کە کارەسات بوو خوێن دەگریان خەڵک دەگریا خەڵک قوڕی وەسەر دەکرد خەڵک لە هەڵبێرەوە خۆی فڕەدەدا خوارێ 48 میلیۆن دیناری سوئیسری ئەو کات کە هەر دینارەی $3 بوو
لە سندوق و لە بودجەی پارتی دموکراتی کوردستاندا بوو، یعنی زیاتر لە 150 میلیۆن دلار، بێجگە لە هەزاران چەک و فیشەک و تکول لە تۆپ لەبەروی کاتی بەرنامەکەم بەڵام ئەتۆ پێم بڵە بزانە چی لە هاتەوە. ئەمن ئەرزم کردی کاک محەممەدجان، ئەمن ئەرزم کردی کە کاتێک نخبەی میلەتەکەت دەخەسێنرێت، ڕۆشنبیری میلەتەکەت دەستی بەوەی داگرتو دوکانێکی دروست کردە بە نێوی سایت، بە نێوی ڕۆژنامە، بە نێوی چیچی و ئەو ڕۆکانە لە پژمنی دەدا وەکو مەداحێک بۆ دەسەڵاتی زاڵم میلەت چ قڕێکەوە سەرخۆی بکات. بەڕێی من ئەو ڕۆکانە میلەتی کورد نەپێویستی بە ڕێفراندومە، پێویستی بە ڕێنێسانسێکە، پێویستی بە شۆڕشێکی ڕۆشنگەریە، پێویستی بەوەیە کە میلەت ڕاست لە جێنی کە بڵێ کاکە دەست لەم سەرکردایەتی هەڵگرن. ئەگەر سپە و دووی کە وگوایە ئینتخاباتە، ئەگەر میلەتێکی وریا بێت، ئەگەر ڕۆشنبیرێکی وریا بتوانێت نەسیحەتی ئەو میلەتەی بکە، بسە دەنێ ئەو میلەتەوە و پێیان بڵێ و ڕێگایان پێنیشاندا کە ئەتۆ بە دەنجی خۆت دەتوانی بیان تەزێنی، دەتوانی تۆڵیان لێ بکەوە، ئەوە ڕەنگە پیا و بتوانێت ئەوە بکە. بەڵام حقیقەت ئەوەیە کەم تۆ وەرە لە سندیکاوە بگرە، نازام لە یەکێتی نووسەرانەوە بگرە، نازام لە یەکێتی ڕۆژنامە نووسانەوە بگرە، کاکە کامیان نەکڕیوە. وەڵامێکی زۆر خێرا لە کەمتر لە دقەیەک وەڵام بیتەوە باسی جۆگەلێک کرد، ینی چۆن ئەم جۆگە بگۆڕین، چۆن ئەم ڕێگە نیشانی هاوڵاتی دێن، یان چۆن هاوڵاتی وەشیار بکەینەوە ڕای چەڵەکەینەوەکوی کە بەڕێستان ئاماژەی پێکەن بۆی کە دەستیان هەبێ لە دیاریکردنی سیستەمەکەی خۆیان لەو دەسەڵاتی کە دەسەڵاتی بەسەر هەرێمەکە و سیستەمەکەیە. ئەوەی کە ئەمن هەموو شوێ دیکەم، ئەمن هەر لەو هەفتەیەدا 3000 لەسەر شەید سەرحەدی قسەم کرد. زۆر سپاس بۆیە دەبێت ڕۆشنبیر کۆڵ نەدا. دەزانی بۆ چونکە میلەت فەرامۆشکارە. ئەمن هەموو شەوێ پێیان دەڵم، هەموو شەوێ پێیان دەڵم ئەم سەرکردانە، ئەم بنەماڵەی بارزانی خیانەت دەکەن، خائینن و خیانەت بە میلەتی کورد دەکەن، نە جارێک نە دووجار، ئەوە 4000 5000 لە عمری مندا دیومە. ئەوە دەبێ ئاوا بە شەفافی پێیان بڵێن. هەر کەس پێی خۆشە بێ بڵە بۆ فڵان کەس، بۆ کاکە ئەمن بۆی شەرح دەکەم، نە لە بەرنامێکی 45 دقەی ئاوادا، بۆی شەرح دەکەم بە سەعات بەڕۆ کە ئەوانە چیان کرد لە مڵک و ماڵی میلەت، چیان کرد لە پوڵ و پارەی ئەو میلەتە، ئەو پوڵ و پارەی کە دەتوانی بینای دەوڵەتی پێ دروستکەی، نەک ڕێفراندۆم. ئەوجا کاک محەممەد یەکشید میلەت دەبێت لە بیری بێت. ڕێفراندۆم نەک تایبەتی ئەم وڵاتانەیە وەکوێمەیە، کام دەوڵەت و نەتەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە 1920 کە زیاتر لە 27 وڵات دروست بوودی لەسەر دار و پردی عوسمانی، کامیان بە ڕێفراندۆم دروست بوون؟ کامیان؟ ئەمە دەبێت بێ میلەت پرسیارە بکە ئەو ڕێفراندۆمەت لە چی بوو؟ لە جیاتی ئەوەی هاتپای بینایەکی بە قووەتی اقتصادی دانابایە بە ئەمریکا و بە ئینگلیست کوپایە ئەوە منم لە ڕۆژهەڵات دەتوانم بەرژەوەندی ئێوە بپارێزم. وەرن ئێوە لە پشت من ڕاوەستن بزانە دموکراسیم دابین کردووە، مافی ژنم دابین کردووە، مافی منداڵم دابین کردووە و وڵاتێکی خۆشی دموکراسیم دروست کردووە کە ئیسرائیلی دەبێت لە مزجێنیە بدەیت. ئەمە ئەوەمان کرد؟ نا، وڵاتێکی وێران بۆ نوخبە و ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس و سیاسەتمەداری ئەمریکی و ئینگلیسی کەم هاتوون بۆ ئەو شارە، کەم هاتوون بۆ هەولێرە، بۆ پێ دوایە ئەوان چۆرن، بۆ پێ دوایە ئەوان ناحاڵین نایبینن، چاک دەبینن کە کۆمەڵی خەڵک دانیشتون بە سواری مۆنیکا و نازانم وەنەوشە و چی ئەو میلەتە دەگەوجێنن، ئەو میلەتیان گەوجاندووە. جارە سێدانە چەمچیان بەدەستەوە گرتووە، شەو و ڕۆژ مزایدەی پێوە دەکەن کە لە لای من فلسێک نایەنێ، جگێکی سوتاویش نایەنێ، ئەویش ئاڵا، ئەویش پێشمەرگە سەر بەخۆی کوردستان، هەر سێکیان لە لای من زۆر مقەدەسن، بەڵام ئەو مزایدەکردانە نە سەر بەخۆیم بۆ دێنێ، نە ئاڵام بۆ دەگەشێنە شەکاوە دەکا و نە پێشمەرگەشم لە برسێتی بۆ ڕزگار دەکا. ئەتۆ ئەو هەموو مزایدە بە پێشمەرگەوە دەکەی، بەڵام پێشمەرگەت شەهید بۆ لە سەنگەرێدا 250 دینارێکی دەشیرفانداوە، ئەوە داڕزینە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەلی کەریمی نووسەر و هەروەها زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ساڵح ژاژدەیی جێگەری پێشووی سەرۆکی جیباتی گشتی بزوتنەوەی گۆڕان. دووبارە سوپاسان دەکەم بۆ ئامادەبوونی بەڕێزان لە بەرنامەکەم. زۆر سپاس بەڵێ بەڕێزان، بەم جۆرە هاتنە کۆتایی بەرنامەی سەرنجی ئەمشەو تا سەرنجی هەفتەی ئایندا بەخواتان ئەسپێرم. ماڵاوە.